ڕێکخراوی هیوای هەمووان لەم ساڵدا توانیتی 300 نەمام لە سنووری پارێزگای سلێمانی بۆ قوتابخانەکان و زانکۆ دابین بکات لە نێو چالاکیەکانیدا کە ئەمڕۆ لەگەڵ زانکۆی چەرم و دەستخۆشیمان بۆ زانکۆی چەرم کە هاوکارمان بوو لە ناشتنی نەمامەکاندا بڕی 100 نەمامان هێنا نەمامی سنەوبەر بۆ زانکۆی چەرم و لەگەڵ قوتابیانی زانکۆی چەرمودا نەمامەکانمان ناشت و لەگەڵ ئەوەشدا ڕێکخراوی هیوای هەمووان لە چالاکیەکانی بەردەوامە بۆ خزمەتکردنی خەڵک. Kazandı.